تۆمارەکەی بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر بێنەوە زۆر باشە. لەو باسێدا باسمان لەسەر کودەتای ساڵی 1970 لە تورکیا و کۆتای هاتنی حکوومەتی نیهات ئێرن و بۆڵۆند ئەجەبێت. لەو کاتەدا لە تورکیا لە ساڵانی 1960 بەتایبەتی با بڵێن شەڕ و ئاژاوێکی زۆر بەتایبەتی بەهۆی ئەو ململانەی نێوان پارتە سیاسیەکان بەتایبەتی کە گوازراوە لە بۆ ناودام و دەستگا مەدەنیەکانی تورکیا بەتایبەتی زاکۆکان لەلایەن خوێندکاران و قوتابیانەوە با بڵێن شەڕ و ئاژاوێکی زۆر کەوتە ناو با بڵێن شەقانی تورکیەوە و ئەوە بارودۆخێکی نەگونجاوی هێنایەکە بەتایبەتی ئەو پارتە چەپانە ئەو کاتیکە بوون لەگەڵ ڕاستەوەکان لە بارودۆخی تورکیایاندا زۆر ئاڵۆز کردبوو. لەو کاتەدا لە ڕووی ئابوووریەوە تورکیا وارداتی ناوخۆی با بڵێن داهاتی ناوخۆی زۆر کەمی کردبوو و لەو کاتەدا زۆربوونی داهات با بڵێن زۆربوونی داهاتی سەرمایه‌ڤیانی لە ڕێگەی پشتسازی دروستکراویان لێک دراو لە تورکیادا گەشەی کردبوو. یعنی ئەمە بەسمان لەو پشتسازیەکەوە لە تورکیا دەهات ساغ دەکراوە یاخود لێک دەدرا مثلا بۆ نمونەوەکو کۆمپانیەکانی ئەلکترۆنیان کۆمپانیەکانی بوارە ئامێری کارەباییەکان یاخود با بڵێن پشتسازەکانی تر. لەو کاتەدا ئاستی پشتسازی ناوخۆی لە تورکیاش لە ساڵانی 1965 بۆ ڕێژەی هەتا ساڵی 1970 بۆ ڕێژەی 1 لە ڕێژەی 12 لە سەدا بۆ ڕێژەی 1.5 لە سەدا دابەزی بوو. واتە پشتسازی ناوخۆش وەکو حساب کە بڵێ بەرەو لاوازبوونیان بەرەو سفربوون بووە. ئەمە بۆ ئەو پشتسازە خێراییکەوە پێشکەوتنە تەکنۆلۆجیایی کە لە وڵاتانی ئەمریکا ئەوروپا وڵاتانی دیکە هاتووە کایەوە پەنجی بە پشتسازی ناوخۆی تورکیادا با بڵێن هەڵچنێ بوو و خەڵکێکی زۆری با بڵێن لەو کارەکانی کە پێشتر کاریانە کرد بێکار کردبوو. بەڵام سەرمایهداری تورکیشی دروستکردویانی ئەو سەرمایهدارانی وەکو گەورە کە بتوانن پرۆژەی گەورە ئەنجام بدەن لەو ئاستەیدا نەبوون. ئەو سەرمایهدارە بچووکانە زاڵ بوون بە سەرسوورەکانی بازرگانی پشتسازی لە تورکیا. ئەوانە لە با بڵێن لە تورکیادا بەتایبەتی سەندیکا کرێکاریەکان یا سەندیکا پیشەیەکان ڕۆڵێکی زۆر کاریگەری و گەورەیان هەیە لە هەتا ئێستاش چونکە لە هەموو دەوڵەتان با بڵێن سەندیکاکان ڕۆڵەبین لەنا ئەندامەکانی تێدا با بڵێن ڕۆڵی فشارە بین لەسەر حکوومەتەکان بۆی کە مافی ئەندامەکانیان نەفەوتێ و ئەندامەکان تەنها لە کاتی کردبوونەوە یاخود با بڵێن بەتایبەتی لە بواری پێدانی ئابوونەی ساڵانە ڕۆڵیان هەیە لە بەهێزکردن و سەرپێخستنی ئەمانەوەی سەندیکاکانیان. ئەو تەمان هەزاران کرێکاریش لە گوندەکانەوە هاتبوونە شارەکانەوە زۆرێک لە دێمۆگرافیای شارەکانیش تایبەتی شارە پشتسازیەکانی ڕۆژاوی تورکیا بەرەو گۆڕانکاری ڕۆیژوو و داوای خێرا دۆزینەوەی تەمان ئەوانە بازاریانە کرد پێش بوو لە بازارێک لە شوێنێکەوە دەستیاریکاریان بۆ بدۆزرێتەوە چکەگەرنە بەسەرێک دابنێنەوە لە شارەکان لە شوێنەکان کە نیشتە جێبوون کۆمەڵێک کێشە و گرفت بەتایبەتی لە ڕووی پەیدابوونی دیاردەی با بڵێن دزی و چەتەی و هەروەها کاری مافیایی و بڵاوبوونەوەی شەڕ و ئاژاوە و کێشەی کۆمەڵایەتی ئەوە لەسەر باری تورکیادا زۆر زیادی کردبوو. حتا ئەو کاتیکە وەکو باسم کە لە سەرەتادا کە ململانێکی توندی ئایدۆلۆژی شەو لە نێوان گروپە کۆمەڵایەتی و سیاسەکان لە تورکیا اینجا پەرەی ساندبوو لە بۆ چ لە بۆ کاری تیرۆر و تۆقاندن و بەفاندن و دزینی بانکەکان. یعنی ئەوە وەی کرد حکوومەت لە تورکیا لەو کاتەدا کۆنتڕۆلی لەدەستدا بوو. ئەو کاتی حکوومەتیش ینی حکوومەتی تورکیا یارمەتی ڕاستەوەکانیدا لە بۆ کوشتنی شیوعیەکان چەپەکان
وأنا بردام بولا كشني شوية كان وشوية كان شان بابلين رجاء شو كدلي رجاء شيء برامبر يعني كابو رجاء شو رجيري بو كأنا برانيش والله من عنده إندا لو باردو خدا بابلين خوبشانداني كريكاران لشارع يوركاني تركيا تقيوا تابعتي لشاركاني وكو اسطنبول أنقرة إزمير أدنا ئەم بۆ وەستی بەرزکردنەوەی کرێی کاربوو لە 15 حوزەیرانی ساڵی 1970 سوپای تورکیا بەشداری کرد لە دامرکاندنەوەی ئەو خۆپیشاندانی کرێکاران حتا لەو کاتی لە گوندەکانی باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی تورکیا با بڵێین و لە باشوور ڕۆژهەڵاتی تورکیاش کە باکووری کوردستانە کاتن جوتیارەکان لە دژی با بڵێن خاوەن موڵکەکانیان ڕاپەڕن ئەگەر بین و باسی شارەکانیش بکەنەوە دیسان شەڕ و پێکدادان گەیشتەوە ناو زانکۆکان بەتایبەت زانکۆکانی ئەنقەرە و ئیستانبوڵ و ئیزمیر و دیاربەکر و ئەو خۆپیشاندانە زیاتر لە نێوان لاوەکاندا بوو بەتایبەتیش لە نێوان پارتی لایەنگرانی پارتی عەدالەت کە پارتێکی با بڵێن خۆیان زیاتر دایانگۆ ئەوانە پارتی دیموکراتن کە هەڵوەشێنرایتەوە جاش کە خۆیان دروستکردۆ بە ناوی پارتی عەدالەت کە سلێمان دەمیرۆڵ با بڵێن سەرۆکایەتیە کرد با بڵێن بۆ بنێتنەوەی نێتەوایەتی کە تورکش ئاڵپ ئەرزەڵان و ئەوانە سەرکردایەتیانە کرد و ئەوە لایەنگرەکانیان هەتا لە ناو زانکۆکان لاوەکانیان ئەوانە شەڕ و پێکدادانی زۆر خەستیان لە دژی یەکە کرد کەواتە ململانەیەکە لە ناو ئەوە نەبوو لە نێوان لیبراڵیەکان و دیموکراتەکان و شۆعیەکان و وەڕاستە و قەومیەکانیشدا ئەو شەڕ و پێکدادانە هەبووە طبعاً ئەوانە بەزگە لەوەی هەڕەشەکانی ئەو کاتێک کە باسم کرد ڕابەری پارتی بژوتنەوەی نێتەوەی تورکی ئاڵپ تورکیش ئەرسەلان لە سەرۆکی پارتی نیشتیمانی ئەو کاتێکە نەجمەدین ئەڕبەکان بوو بەڵام ئەو دوو کەسانش با بڵێن ئەوانش فشاریان زیاد کرد لە بۆ سەر حکومە اینجا لێرەدا سوپای تورکیا پەیامە چینە لە بۆ سەرۆکۆمار و سەرۆک وەزیران کە سەرۆکۆماری ئەو کاتی تورکیا جەودەت سۆنای بوو لە هەمبەر ئەو ئاژاوانەی ناوەخۆدا طبعاً لە 12 کە لەو ڕۆژەی کە ناردی بە ڕۆژی انقلابەکەی دانەبرێت کە دەکاتە 12/3/1970 سەرۆک وەزیران کە ئاماژەکەی تێگەیشت و هەموو حکوومەتە ئیستیقالەیدا و حکوومەتێکی نوێ پێکات بە سەرۆکایەتی نیهات ئێرم لە 1970 تاوەکو کەنجی بەردەوام بوو مدەتێکی زۆر کەم ساڵە کوشتێک زیاتر تاوەکو 1970 دوای دێن باسی و بارودۆخەکەین ئەمە بە کورتی بوو لەسەر ڕوودانی کودەتای ساڵی 1970 دوایەوە کودەتای ساڵی 1980مان هەیە کودەتای ساڵی 1980 وەکو باسم کرد عینی ئەو درێژکراوەی بارودۆخی ساڵانی 60 کە باسمان کرد لە ساڵانی 1970ەکان تاکو ساڵی 1980 لە ساڵی 1970 دوای کە حکوومەت پێکات کە باسەکەین دوای چەند حکوومەت پێکاتینە لەو ماوەی کە بەسە تا با بڵێن کودەتای ساڵی 1970 با بڵێن ساڵی 1980 با بڵێن ڕوەداتن اینجا زۆر لەو حزب و لەوانە قەدەغە کران یعنی قەدەغیان خراە سەر وەجارشتر لە بۆیان نەبوو کەوا بڵێن کاری سیاسی بکەن اینجا لەو حکوومەتانە تەقریبی کە پێکاتن لە ساڵانی 1970 71 72 73 75 و هەتاوەکو ساڵی 1970 تقریبی 8 حکوومەتی لە دواییەک ئەوان هاتن نەیانتوانین بارودۆخی ناوخۆی تورکیا کەو کاتی یەکلایی بووبەوە لە نێوان ڕاستڕەوەکان قەومیەکان و توندڕەوە قەومیەکانی تورکیا هەروەها شۆعیەکان و ئەو کاتیش
پێچەتی سۆڤێت با بڵێن لە ئەو جیراو یعنی با بڵێن لە پلەیەکی زۆر بەرزی سەرکەوتنی سیاسی و با بڵێن بەتایبەتی پێشکەوتندا بوو لۆ چونکە لە ئەمریکا لە شەڕی ڤێتنام دۆڕا بوو کە یەکێک بوو لە گەورەترین شەڕەکان لە سەدەی بیستەمدا و ئەو بلۆچی چینی و ڕووسی کە هەردووچان یەکیان ماوی و یەکەکیشان لینینی ستالینی بوو واتە هەردووچان کە باڵی چەپی دنیاە بوون ئەوانە لە نیمچە دورگەی کۆریا و هەروەها لە ڤێتنام و لە منطقەی هیندۆچین سەرکەوتنی زۆر گەورەیان بەدەستی نابوو و ئەمریکا بە شکست لەو ناوچەی دەرچوو بوو و ئەو بزوتنەوە چەپانە بابەتەکانی خوان کە ئەنووسی لە ڕۆژنامەکان لە گۆڤارەکانی جیهان هەروەها لە کتێبەکانیان کە بڵاوکراوە تەرجەمەی زمانی تورکیش و زمانەکان دیکەکران تایبەتی لە کوردستانیشەوە بووە با بڵێن تەرجەمەی کوردی کرایە عەرەبی کرایە هەموو بابەتانە ینی لۆێ کە کاتێککە خوێندراوە کاتێک کە ئاڵگۆڕی پێکرا لەناوان ئەندامەکانی ئەو بزوتنەوە سیاسەت چەپانەدا جۆرێک لە هەڵچوونی با بڵێن خێرا دروستە کرد و ئەو دەبوو بە چ بە پێکدادانێکی خێرا لە نێوان ئەندامانی چەپ و ئەندامەکانی باڵی نەتەوەی یان ڕاستەوە یان ئەوانێکەوە لەگەڵ حکوومەتەکان بچکە حکوومەتەکانی تورکیا با بڵێنیان تورکیا هەمیشە لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە وەکو منداڵێکی بە ناسکراو یان ناسکراو نازی زۆر هەڵگیرایەوە تاوکو ئێستاش بەر ئەو موقعەتی تورکیا کە هەیەی لە ڕووی جیۆستراتێژی ناوچەی خۆرهڵاتی ناوەڕاست و ئەوروپادا لۆیە با بڵێن یەک لە وڵاتان هەرێک لە وڵاتان وەکو ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا سەختە چ زۆریانە کە حکوومەتێک لە تورکیا پێک بێتن تابعی خۆیان یاخو با بڵێن لەگەڵ سیاسەتەکانی ئەواندا بەدژدانێتەوە لە بۆیە ئەو بارودۆخە لە تورکیا بەردەوامی کرد بە تایبەتیش دوای ئەو سەردانی کەنعان ئێڤرین کە ژەرناڵی با بڵێن فەرماندەی گشتی سوپای تورکیا بوو هێزەکانی تورکیا بوو لە بۆ منطقەی باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی تورکیا و کاتی و هەروەها ململانەی پارتە سیاسیەکان گەیشت بۆ ئەو پڕلووتکە بە تایبەتی لە 9 شوباتی ساڵی 1970 کەنعان ئێڤرین نزیکەی بە ساڵێک زیاتر ساڵێک و دەمانگ بانگەوازی کرد لە بۆ با بڵێن لە 9 شوباتی 1970 تاوەکو 12 ئەیلولی ساڵ 1980 تقریبا کاتە نزیکەی ساڵێک و دەمان کە کودەتایەکە ڕوویدا لەو کاتیدا بانگەوازی کرد کە پارتە سیاسیەکان و سەرکردەکانیان واز لە ململانەی سیاسی بێنن ئەو کاتی لە تورکیا شتە کاتە کارەوە لە ساڵ 1970 سەرۆک کۆمار هەڵبژێردرا بوو فەخری کۆرتۆروک تاوەکو ساڵ 1980 بوو و سەرۆک کۆمار هەڵبژێردرا بووە چونکە ئەو کاتی سەرۆک کۆمار لە تورکیا تا ساڵی 2014 یەک جار لە بۆ خۆی هەڵبژێری هەڵبژانەکەش لە پارلەمان بوو و هەر جارشی با بڵێن 7 ساڵ بوو با بڵێن تایبەتی لە دوای دەستوری ساڵ 1960 کە نووسرایەوە بە تەواوی ئەوان تەزبیت کرد بەڵام ئەوەی مستەفا کەمال زۆر جیاوازە بەرەوەی ئەو بۆ خۆی سەرۆک کۆمار بووە بۆ خۆی بە سەرۆکی هەتاتایی و سەرۆکی هەتاتایی حزب حکوومەت لە تورکیا ناوزەت کرد بوو خۆی بە باوکی تورکەکان دانابوو لە بۆیە ئەو هەمیشە لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانکە ئەکراوە لە تورکیا هەڵیانە بژاردەوە بەسەرن یعنی هەر لە پەرلەمان هەڵیانە بژاردەوە اینجا جێگرتنەوەی لەلایەن کە فەخری کۆرتۆک ماوەکەی تاوا بوو ماوەی سەرۆکایەتی ڕۆویشت چێ جێگای گرتەوە ئەحسان سەبری کە سەرۆکی ئەنجومەنی پیرانی تورکیا بوو ئەو جێگای گرتەوە لە بۆ ماوەی 5 ساڵ بەڵام ئەوە نەبوو لەبەرەوەی قوبوڵیان نەبوو لێرەشدا ململانەیەکی زۆر و دەردەشێ و مناقەشەیەکی زۆر گەورە یا با بڵێن گفتوگویەکی زۆر سیاسی و گەورە لە تورکیا هاتەکایە سەبارەت بەوەی کەوە سەرۆک کۆمار هەڵەبژێردرا ئەو بەردەخەوای کرد کە لە 12 ئەیلولی ساڵی 1980 سوپای تورکیا یەکەم بەیانی خۆی بڵاو کاتەوە و تێیدا باسی لە ململانی نێوان پارتە سیاسیەکان و بێ ئارامی و نەبوونی ئاسایش و وەکەوتنش
مەترسی ژیانی هاوڵاتیان و هێرشکردنە سەر زانکۆ و قوتابخانەکان. باسی ئەو شتانەی کرد کەواتە گوتی ئەو ئینقلابە دەتوانێت کە لە خوێنایەترین ئینقلابەکان کە لە تورکیا و لە خۆرهڵاتی ناوەڕاستدا ڕوویدابێ. ئەوانە چیان کرد هەڵسان کەنعان ئێڤرین و ژۆرناڵەکانی سوپا هەڵسان بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان و حکوومەتیان هەڵوەشاندەوە و هەموو سەندیکاکانیان هەڵوەشاندەوە و هەموو سەرۆک پارتەکانیان دەستگیر کردن و پارتە سیاسیەکانیان هەڵوەشاندەوە و ئەنجومەنی چەند دامەزان بەناوی ئەنجومەنی شۆڕەش و ئەوانە فەرمانی عورفیان دەرەکرد. نزیکەی 1700 کەس لە سەرۆک شارەوانی و ئەندامانی پەرلەمان و موختارەکان ئەوانە هەمویان وەکو دەڵێ لە کار دەرکران. و کەنعان ئێڤرین لە چاردەی نۆی 1970 سەرۆکایەتی کۆماری گرتە دەست و پۆست سەرۆک کۆماری پڕ کردەوە و سەرۆکی حکوومەتشی بەخشە ژەرناڵێکی سوپای تورکیا بە ناوی بۆڵند ئۆلۆسۆ و حکوومەت لە کردی بە 27 وەزارەت حکوومەتی کرد بە 27 وەزارەت هەموو ئەو وەزیرانە لە ئافسەران و گەورە فەرمانبەرانی حکوومەت پێکداهات. و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی تورکیای ئەو وای کرد کە دەسەڵاتی زۆر پێدا کە ئامۆژگاری داتن بە حکوومەت و حکوومەت کارەکانی تەنە ئەو لێرە حکوومەت چلێ کرد حکوومەتی ئەوەندە گچکە کردەوە لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی تورکیا کە تەنها کار بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی بکاتن. ئەوانە هەموو پارتە سیاسیانش کە قەدەغەی کردن تا ساڵی 1982 با بڵێن ماڵ و مولکیان هەموو دەست بەسەداگیرە. طبعا لەوانە 11500 کەس ئەوانە کە دەست بەسەرکران لە کۆتای ساڵی 1970 بوو بە نزیکەی 30,000 کەس لە کۆتای ساڵی 1970 گەیشتە نزیکەی 120,600 کەس و تقریبا 300 مامۆستای زانکۆ لە کارەکانیان دەرکران و ئەشکەنجەندانی زیندانیەکان بەتایبەتی زیندانە سیاسیەکان زۆر بەهێز لەسەریان دا ئەشکەنجە ئەدران و لەوانە 3600 کەس بابن لەو جیراوەکان لە 120,000 کەسەکەی 3600 کەس حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچوو. ئەو ئامانجی ئەو کودەتاچیانە چ بوو؟ یەکەم پاراستنی یەکرزی نیشتیمانی تورکیا زاڵبوون بەسەر ئاژاو و نائارامی لە ناوخۆی وڵاتەکان و گەڕانەوەی هەیبەتی حکوومەت و پارێزگاریکردن لە دەسەڵاتەکەیان و پاڵپشتی سیستەمی علمانی کە دەیانگوت پاڵپشتیکردنی سیستەمی علمانی کە لە بنەماکانی کەمالیزم و فەلسەفەی دەوڵەتی تورکیای هاوچەرخ و بەو ڕێگایە دەتوان بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و ئازادی تاک و گەڕانەوەی وڵات بۆ حکومەتی تەندروست. ئەمە بە کورتی بوو لەو ڕۆڵی سوپا و مێژووی کودەتا لە کۆماری تورکیادا. سوپاسدانەکەم کە گوێتان گرت. ئێستاش دەرگای پرسیار و